پرسە کۆمەڵایەتیەکان بابەتێکی نوێنین وەلێ لە بەریتانیا بابەتێکی هەستیارە. لە بەریتانیا مناڵانی کورد لە زۆربەی دامەزراوە نیشتیمانیەکانی ئەم وڵاتەدا دەستیان بەسەردا دەگیرێ. کێشە کۆمەڵاتیەکان تنجان بە کۆمەلگای کوردی هەڵستنیوە، هۆکارەکانی هەرچی بن دەبێت چارەسەریان بۆ بدۆزینەوە. بەڵام خۆشبەختانە ئەمڕۆ عاجاتە و هەم بانگخواز و کەسایەتی دیاری کوردانی بەریتانیا لەگەڵمانە و تێگڕای ئەو پرسیارانە وەڵام دەداتەوە کە سەرچاوەی سەرهەڵدانی کێشەکان چۆنە و چۆنیش دەتوانین چارەسەریان بکەین. کاک عەتا ئەو کاتت باش. سەرچاوەکان و قوربان. یا ڕەبی خوا لێت ڕاستی بێ، سپاس بۆی کە دەرفەتت پێداین ئەمڕۆ لەگەڵ جەنابەت کۆ ببینەوە. گەورەی خۆتانە سپاس. خۆ دەزانی بابەتی کۆمەڵایەتی بابەتێکە کە تەواوی گەلان پێوە دەناڵێن و پێوە گرفتارن بەڕاستی. درازادینی خێزان هەڵوەشاندنەوەی کۆمەلگایە، خۆ ئەمە دەزانی. کۆمەلگای کوردیش بەداخەوە وەکو ئەو هەلومەرجەی بەداخەوە بۆی هەڵستراوە بۆی دروستکراوە لیزەکەی دایان دەیە بە بەردەوامی لە کۆچەری و پەنابەری و پەناخوازیدایە. تۆکو هاونیشتیمانێک وەکو بانخوازێکی ناوداری کورد لە بەریتانیا و بە تایبەتی تریش لە هەرێمی بێرمینگام ئێمە تۆمان دیاری کردو کە وەڵامی ئەو پرسیارانەمان بدەیەوە کە بەڕاستی هاونیشتیمانیان بە دوای ئەم چارەسەرەدا تۆ یەکەمین کێشە یان دوایین کێشە بۆچی دەگەڕێنیتەوە؟ ئەم پرسە کۆمەڵاتیان ئەم پرسە خێزانی ترازاویانە بۆچی دەگەڕێنەوە؟ سەرچاوەکانیان لەکوێیە و بۆچی سەر هەڵدەدەن؟ دەمەوێت وەڵامی ئەوانە ببیستین. بەڕاستی بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه وسلم ومن والاه. خوش حالم كاك روزيان لەگەڵ جەنابت و برای بەڕێزمانە کاک شەمۆز و کاک زگاملەین کە بە خزمەت جەنابتان دەگەم. ئەڵبەتە ئەوەی کە جەنابت باست لێوە کردووە من بەهۆی کەمی کاتمەوە ئەڵبەتە لەبەر کەسێکم کە خەریکی کار و کەسابەتم توانیم لە سۆشیال میدیا لە فەیسبوک و لە یوتیوب و لە تیکتۆکە هەندێک بابەت بوروژێنن سەبارەت بە کێشە خێزانیەکان. بە وەرژاندنی ئەو بابەتانەش حەقەتەن زەرورەتێک بووە کە هەستی پێیەکەم و من لەناو واقعەکەدا لەناو کێشەکانم کێشەی عائیلەکاندام و زۆر کێشە ڕووی داوە. کێشەکان تەماشاەکەی هەر لە سەرەتای شۆ نییە، جاری وایە لە سەرەتای زەواجا کێشەکان ڕوئەدا، جاری وایە دوای 3 منداڵ کێشەکان ڕوئەدا، یعنی جاری وا هەیە جۆری کێشەکان فەرق ئەکا. بەڵام ئەگە کورتی بکەمەوە بە دەرەجەیەک بە برای خۆمی بازی بکەم ئەو جۆشانە بە دەرەجەی 1 من لە 180 کێشەکان دەگێڕمەوە بۆ دوورکەوتنەوەمان لە ئاین وەکو لە ئیسلام. کاڵی دوورکەوتنەوەمان لە ئیسلام لەوەچێک هەندێک خەڵک بڵێ دەی باشە خۆ چەندین ئایلە موسڵمانشمان هەیە و کێشەیشی هەیە. کاڵین دوورکەوتنەوەمان لە ئیسلامەکە بە مانای چی؟ بە مانای ئەوەی کاتێک کە ژیانێکی هاوسەری لە مابەینی ژن و پیاودا دروست دەکرێت ئیسلام هاتووە حقوقی پیاوەکە و حقوقی یافرەتەکەشی پاراستووە. هەر کاتێ ئافرەتەکە کێشەیەکی هەبوو داوای حقوقی خۆی ئەکا لە پیاوەکە بە پێی شەریعەت ئەبێ بۆی دابین بکرێ. بە هەمان شێوە هەر کاتێ پیاوەکە کێشەیەکی هەبوو دەبێ ئافرەتەکە بۆی دابین بکە بە پێی شەریعەت. و هەردوو بندم بنە ماڵەکەش کاتە لەم بینەدا کە سەیریان کەن شەریعەت باڵا دەستە کێشەکان کەم ئەبێتەوە. کەواتە ئێوەی بانخواز هیچ کارێکتان کردو بوو مەبەستە؟ زۆر کاریشمان کردووە، یعنی هەتا من یەکێ لەو پیاوە بە ڕێزانەی کە لەناو زۆر لە کێشەکانایە جارێکیان وتی مامۆستا من ڤیدیۆیەکی جەنابتم نار بۆ ئافرەتێک کە زۆری کردو لە مێردەکەی ئەبێ تەلاق بدرێ. بەڵام کە ڤیدیۆکەی جەنابتم بۆ نارد دوایی پەشیمان بووە وتی داوای تەلاق ناکەم من داوای لێبوردنەکەم و لەگەڵ مێردەکە دانیشم و ئەسازێنم ئەوانە بۆ من کە لە ڤیدیۆکانە باسم لێوە کردو باسی ئەوم کردووە کێشە کاتێک کە دروست ئەبێ مهمی زەواج چیە کاک ڕۆزگان؟ مهمی زەواج هەر ئەوە نیە تۆ لە سەرتاوە لە گەنجێتیەکەوە خەریکی ماڵداریکردن بیت و خزمەتکردن بیت و میوانداریکردن و پیاش خەریکی کەسابەت بێت و هیلاک بوون بێت و ماڵ دروستکردن بێت و مناڵ گەورەکردن بێ. مهمی خێزانداری ئەوەیە کاتێک کە پیاو ژن ئەکەنە تەمەنێکەوە کۆمەڵە منداڵێکیان گەورە کردی بێت و پەروەردە کردی بێتوانە لەژێر سەبەری منداڵەکانە ئیسلاحاتیان کردی بێت. ئێستا لەم بارە ناموارەی کە ئێستا کورد تێکەوتووە بە تایبەتی تر لە وڵاتی بەریتانیا زۆرینەی هاونیشتیمانیان دووچاری ترازاندنی خێزانی بوون. ڕاستە ئەگەر گواماندانە ئەم بابەتە درێژەی هەیە چونکە بەڕاستی گەشتە ئاسی هێڵی سوور.
بینەران ئەمەی من باسی دەکەم لەگەڵ یەکێک لە بەناوبانگترین بانکخوازەکانی کورد لە وڵاتی بەریتانیا وەڵامی ئەم پرسیارانەش ڕێک چارەسەری ئەم کێشانە دەکا لەبەرەوە سەرخەڵدانی ئەم کێشانە بەڕێز کاک عاجی عتا پێم خۆشە ئەم کێشانە بۆ باسکەی کە هاتوونەتە لای جەنابەت وەکو چارەسەری ئێوەی بانکخواز وەکو ڕۆشنبیرێکی ئاینی توانیتانە ڕێگە چارەسەرێک جگە لە ئاین شتیشی تر هەبوو بێت یاسایەکی تر هەبوو بێت بۆ دامرکاندنەوەی ڕق و قینەی نێوان خێزانەکان بە تایبەتی بەدەر لە ئاگی توانیمانە سۆز و عاتیفەی هەردوو لە ڕاکێشین چ پیاوەکە چ ئافرەتەکە لەوەی کاتێک کە ئێوە ئەبنە بایسی لە دەستدانی منداڵەکانتان و هەر کاتێ ئێوە جیابوونەوەتان هەڵبژار باشە منداڵەکانتان ئەکەوێتە بینی بەهشت و جەهەنمێکەوە کاتێک ئەم بەهشت و جەهەنمەوە کاتێک کە لای دایکی خۆش و بەهشتێکە ناوێت بچێت بۆ لای باوکی جەهەنمێکە بەعکسەوە جارێ لای باوکی بەهشتێکە لا دایکی جەهەنمێکە دوایی وای لێ دێ ئەم منداڵانە بەهشتەکەشان لێوێ بە جەهەنم بۆ چون گەورە ئەبن چاویان ئەکرێتەوە عەقلیان بە کۆمەڵ شت ئەژێ و ئەگەر منداڵ لای باوک بێ بە طبیعەتی حال باوک بەردەوام ئەو کۆنتڕۆڵی نییە لە دەروێ کەسابەت ئەکا خۆگەل لای دایک بێ دایکیش ئەو کۆنتڕۆڵی نییە بۆ دایم لە ماڵەوە ئاگەی لە دەرەوەنی منداڵەکە چێکا بۆیە منداڵەکە وای لێ دەوردە ئەنجامی کراوەی لە دەست لە ناوەندا سەرچیەکانی سۆسیال وەرکەر و زۆر بابەتی دیکەشدا هەن منداڵ یەکەمین قوربانی هەڵوەشاندنەوەی خێزانە و دیشتومانە بینیشمانە ئێمە نەوەیەکی سۆسیال وەرکەری دەبینەوە نیشتیمانی خۆمایان زێدی خۆمە ڕاستە ئەوە پێدوان نییە کێشە بۆ داهاتووی گەلی ئێمە دروست بکە زۆریش دروستی ئەکا لەبەر چی لەبەرەوەی کاتێک ئێمە ئەومان بینی قوربان شتێک نامێنە بەناوی پور شتێک نامێنە بەناوی مام شتێک نامێنە بەناوی خاڵ شتێک نامێنە بەناوی برازا و ئامۆزا و خوشکەزا و کەسایەتیەکانی تر بۆ چۆن ئەم منداڵەتدا ئەبڕێ لەم خزمایەتیە لە کاتێکە ئەسلی زەواج چییە؟ ئەسلی زەواج لەوەیە کە خزمایەتی و دۆستایەتی و محەبەت و کەسایەتی بۆ یەکتری دروست بکرێت بەڵام کاتێککە ئەم منداڵە لە ژیانێکی ئەوروپی سەرف ئەوروپیدا گەورە بوو نازانێت ئەمە کوڕەمامەتی نازانێت ئەمە مامێتی نازانەوە پوریەتی نازانێت خاڵۆژنیەتی و ئەو سۆز و محەبەتەش وردە و دەنامێنێت کاتێککە دەزانی لە ژیانی کوردانی و لە ژیانی کورداتی دا ئەبڕێ لە ژیانێکی ئەوروپادا ئەتوێتەوە وەکو براکانی تەتەریەکان لە ئەفلەندا کە 110 ساڵ پێش ئێسەکانە چوونە فنلندا کە لە ڤیدیۆیەکیشا باسم کردووە وردە توانەوە ئێسەکانە لە ناو فنلندا کەسە نابینی پڵەی تەتەریە لە کاتێکە بە ئەسڵ زۆرێک بوون بەڵام وردە دەتوانێتەوە ناو ژینگەی فینلەندیدا تاوای لاتۆ مزگەوتەکان بەتە مۆزەخانە کەس سوێنێژی تیان ناکات لێرەش بە مروری زەمن وای لێ دێت ئەوە طبیعەتی حاڵ توێمە زۆر جار لە ناو کوردەکانی خۆماندا ئەم قسەیە دەکا ڕخن لە پاکستانەکان و لە هیندیەکان و جۆرە خەڵکانە دەگرێت ئەگەر دیقەت بدەی ئەوان زۆر سەرکەوتوو بوون ئەوان 100 ساڵ پێش ئێمە لە وڵاتەدا بوون ڕاستە باسی ڕخنت کرد پێدوانیە هەندێک لە مامۆستایانی ئاینیش بەشێک بن لە کێشەکان چون گفتار و گفتاری ناڕێکی مامۆستایانی زۆر جار بۆتە هۆکارێک بۆ تەنگەژەکردنی خێزان لە کاتێکدا ئێوەمانان خەریکن خێزان بە سۆزەوە بە یەکتری بگەێنەوە ئەمە دووتفاقی دروست کردو بێگومان لە هەمان کاتیشدا دەمێ سەرداوی ئەم کەیسانم بۆ باسکەی کە لێرە کەیشتونەتە لای تۆ وە چۆن باسکرا پێم خۆشە باسی هەندێک کاک ڕۆزیان هەندێک مامۆستا بەداخەوە قسەیە دەکەم مامۆستا نین هەندێک کەس کە خۆیان کە بوونەتە مامۆستاوە چوونەتە ناو بوارە بانخوازێکەوە بە طبیعەتی حاڵ حسابی ئەوەیان بۆ دەکرێتەنها ئەم کەسە خۆی کردو بە مامۆستا ئەگینا لە مەدرسەیەکی علومەکی ئیسلامیەوە نەهاتووە وە لە ناو چۆن ئەڵێ مجتەمەعێکۆ نەهاتووە کە خێزان دروست بکە بگرە بە زۆر خۆی خستۆتە ناو وەزعەکەوە و نایتوانێت گۆڕانکاری لە بچووکترین خێزاندا دروست بکە ئەمە ئەوە یەکێک لە هۆکارەکان هۆکارێکی تریش کە من زۆر باسیشم کردو ئێشڵێمەوە هۆکارێکی تر لە زۆری کێشەکان لە وڵاتی بەریتانیا بە تایبەتی ئەوەیە نەبوونی دەوری مزگەوتەکان بۆ خێزانەکان بۆچی؟ برای خۆم ئێمە لە مزگەوتەکانە وتاری جمعە پیاوان گوێ دەگرن لە ڕەمەزانانە پیاوان گوێ دەگرن لە تەعزەکانە پیاوان گوێ دەگرن لە سوڵحەکانە پیاوان گوێ دەگرن لەسەر قەبرانەکان پیاوان گوێ دەگرن ئەی دەوری ئافرەتەکان لەکوایە چۆن ئامۆژگاریان بکرێ چۆن قسەیان بۆ بکرێ لە کاتێکا پێغەمبەر یەکەم عەلەیهی سەڵات وەسەلام لە مزگەوتەکەدا کە نوێژی ئەکرد سەفی 1 و 2 3 پیاوەکان بوو سەفەکانی دوایەوە ئافرەتەکان بوون باشە مامۆستایانی ئاینی ئێوەش بۆ نانە دەرەوە لە مزگەوتەکان لە ناوەندەکانی کە هەوڵ بدەن خێزان هەوڵ دەن گەنجەکان هەوڵ دەن ژنەکان هەوڵ دەن پیاوەکان ڕێک بخەنەوە دسۆز نین
هەندێک لە مامۆسایان دڵسۆز نین دانیشتون تەنها مجرد وەکو خۆیان لێ بۆتە فرعونێک باشە و ناچن ناو خەڵکەوە ناچن ناو کێشەکانی خەڵکەکانەوە و خێزانەکان کۆ ناکەنەوە بە طبیعەتی حاڵ تۆ تا قسەی بۆ بکەن یعنی تۆ دیقەت بدە لە وڵاتەدا ئێمە باشترین کاتمان هەیە بۆ ئافرەتان لە ڕۆژانی دووشەممە هەتاکوونێ جمعە ئافرەتان کە منداڵیان دەبەنە مەکتەبەکەن و تەسلیمی دەکەن لە ماڵەوە دەست بەتاڵ دانیشتون اللهم مەگەر مەواعیدێکی دکتۆریان هەبێ شوێکی تریان هەبێ لەم مەسافەیەدا تۆ لەم 5 ڕۆژەدا تۆ دەتوانانی سەعاتێ لە هەفتەیەکە لە مزگەوتەکە 2 ساعت تەرخان کەی بۆ ئافرەتەکان مامۆسایەکیان بۆ دیاری بکەی باسی کۆمەڵی ئاداب و ئەخلاق و مافی پیا و لەسەر ئافر مافی ئافر لەسەر پیا و کۆمەڵەشە دروست بکە و جۆرشانە و بیش ئەوەشیان تەوعیەکیان پێ بدرێ بۆ خێزان بۆچی دایک و باوکی ئێمە بۆچی هاتوو بەو نەخۆشی و ناڕەحەتی و نەهامەتی و نەبوونی و فەقیری و تەنانەت بە نەخوێنەواری باوکو دایکی ئێمە هەمووی نەخوێنەوار بوون کەش تەماشاکەی 10 مناڵ 12 مناڵ 13 مناڵیان بە پەروەردە کردووە گەورەیان کردووە بە هەر شێوازە لە شێوازەکان کەچی ئەم دایک و باوکەی سەکانەکە گەیشتونەتە تەمەنێکی پیری لە پاڵ منداڵەکانی هەندەحەسێنەوە ئێمە تۆ دیقەت بدە هەر تەنانەت لە وڵاتی ئێمەدا بەدەگمەن ئەبینی باشە خەڵوەتگەی پیرەکان 20 نەفەری تیا بێ کایەتی بەڵام 20 نەفەرە کێن کە خەڵکانەکە ئەم ژمارەیە لە کوردستان زیادی کردووە تەنها لە یەکەی نیشتەجێبوونی خەڵوەتگەی پیری کە باست کرد بێدینەکەی ئاخر زۆر بەشم بڕوادارن ماڵی خۆیان بینیوە بەداخەوە کە خێزاندەری کرد یەک کێشە هەیە کار لەبەر ئەم نەبوونی سۆزیە دەتگەڕێنەوە بۆ ئەمان ئەو پرسیارە دەتگەڕێنەوە پرسیارە بێگومان بە چکە بەڕاستی گرینگە و جەنابیش لەناو کۆمەلگا گرینگە ئەوە ڕاستیە دەمێ بۆم باسی ئەوە بکەی خیانەت پیاوان کە لە ژنانی لە خانمانەکانی خۆیان دەیکەن لە بەریتانیا ئەمە چۆن مامەڵەی لەگەڵ تا دەکرێت چکە ئێمە زۆرمان بینی ئەو خانمانێک کە جودا بوونەتەوە لە مێردەکانیان سەرەدا و دەرکەوتە کە پیاوەکان هۆکار بوونە لەم ڕاپرسیا ئەگەر بۆ دەرکەوێت پیاوەکە تۆمەتبارە ئێوە وەکو بانخواز وەکو ڕۆشنبیرێکی کورد بەڕاستی من وەکو ڕۆشنبیرێک وە کەساتێک سەیری تۆ دەکەم و بۆش هاتوم لەبەرەوەی دیقەتم داوە هەم ڕخنە قبوڵەکەی و هەمیش وەڵامیش دەدەیتەوە پێم خۆشە وەڵامی ئەوە سەگە جوانە کاک ڕەواسکە ئێمە کاتێک ئەڵێن نەبوونی دینداریە وەکو پێشم وتی هەموو ڕژدارێک دیندار نییە بۆ هەموو لە چک بەسەرێکیش دیندار نییە دین لە لای من ئەوەیە ئەخلاق و ئاداب و ئەمەلە دین من بەجلوبەر نایناسمەوە بە طبیعەتی حاڵ من ئافرەتێک کە لەچکێکی بەسەرەوەی بە طبیعەتی حاڵ و بەڵام شیرازی عایلەکەی تێگا و وێرانی کردو لە پشتی مێردەکەی و کۆمەڵەشتی نابەجێ هەڵبەتە ناڵم ئەخلاقی ئەکات باشە دوای ئەوە کە مێردەکەی پێی دەزانێتەوە ئافرەتۆت بۆچی چی قەرزت کردووە لە فڵان کەس بەبێەوەی من بزانم خەڵک دێتە سەرم ئەمە کارێکی ناشەرعی و ناشیاوە لە پشتی مێردەکەتم کارە بکەیت ئەوانە من کاتێک کە پیاەک دەبینم مەسەنم بۆ نمونە ڕیشێکی هەیە خۆی بە مڵتسمانەکە زانە بۆ متەزین دەزانێت بەڵام ئادابێکی ئیسلامی و اخلاقێکی ئیسلامی لەگەڵ ماڵ و منداڵەکەی پەروەردە نەکا ڕێز لە مێردەکەی لە ژنەکەی نەگرێ ڕێز لە کەس و کاری ژنەکەی نەگرێ ئاگمادە نەبێ منداڵەکانی خزمەتێکی پێ بکە دووجار بیان باتە دەرەوە خزمەتێکیان پێ بکە ژماڵەکەی بەدڵی ژنەکەی بۆ برازێنێتەوە ئەو ماڵە دەبێتە جەهەنەم با ڕۆژانە بەردام بەڕێ مزگەوتەکەەوە بێت وچانێکی کورد چاوتان لەسەر بیکەی فۆر بێ پرسیارەکانمان زۆرن و وەڵام گەلێکی بێت چارەسەر سیر دەکەین بەڵام حاجەتا هەندێک لە پرسیارانەمان وەڵام دەداتەوە کە تۆی خوشکی بەڕێز تۆی برای بەڕێزم بە دوای دادەگەڕی وچانێک و دێمۆلاتەن شاپۆست ئایا دەتەوێت کاڵاکانت بە زووترین کات بگات بەدەستت؟ ئایا دەتەوێت زیاتر مسمانە پێکراو بی لای کڕیارەکانت؟ دەتەوێت زیاتر پەرە بە بزنسەکەت بدەیت؟ شاپۆست هەموو ئەم کارانت بە گرێنتی بۆ ئاسان دەکات. ئێستا بازار بکە لە هەموو سایتە جیانیەکان بە تەنیا لە شاپۆست. متمانە پێکراو، خێرایی لە گەیاندن، گونجاوی لە نرخ لەگەڵ ئەزموونی دەیان ساڵەدا. شاپۆست هەڵدەستێت بە گواستنەوەی کاڵاکانت لە ئەمریکا و کەنەدا و بەریتانیا بۆ کوردستان و عێراق بە زووترین کات و گونجاوترین نرخ. بۆ زانیاری زیاتر پەیوەندی بکەن بەم ژمارانەوە. لە بەریتانیا سۆسیال وەرکەرێک دامەزراوێکی نیشتیمانی وڵاتەیە بۆ چارەسەکردنی گیر و گرفتەکان بە تایبەتی تر ئەو منداڵانە دەبن کە مەترسی لێدان مەترسی کوشتن مەترسیەک بێگومان زۆر جاران ئەم کەیسانە یەکلایی دەبنەوە و خێزانەکە یان خانمەکە مناڵەکان وەکو کەرستەیەک بەکاتێنێ بۆ دژی پیاوەکە سکاڵا هەیە ئەوە پێچاوانەوە پیاوەکە مناڵەکانی بردو و ژنەکە سەرگەردان بووە وەک دەبینین کە چەندان شێوەی تەلاق
طلاق هەر هەبوو لە تێگڕای دین و ئاینەکانی سەرزەمی بەڵام دەمەویست وەڵامی ئەوە ببیستم بەکارهێنانی منداڵ وەکو کەرستە بۆ لە هەمان کاتدا یاسای ئەم وڵات باری کەسێتی وڵاتی بەریتانیا لە یەکێک لە مادەکانیدا بەپێی یاسا مافی بینینەوەی منداڵەکانی هەیە بەپێی ئەو هەلومەرجە ڕێک دەخێت بەڵام زۆر جار بۆ دروستکردنی ئاستەنگێک وا دەکە کە منداڵەکان پیشان نەدرێت ئەوە هەر لەو ڕانگە کە من وتم نەبوونی دین ئەوە سەر چاوەکەیەتی کاکڕۆست تۆ دیقەت بدە ئەگەر ئافرەتی سۆز و ڕەحم و عەتفێکی لە دڵا بێت چۆن دڵیێت سۆز و عەتفی باوک لە منداڵ بکە یا باوک لە منداڵ لە باوک بکە بە هەمان شێوە باوک چۆن ئەگەر سۆز و عەتفێکی هەبێ چۆن دێت ئەم زوڵمە لە ئافرەتێکەکە کە منداڵەکانی نەبینێتەوە یا زوڵمێ لە منداڵەکانێکە کە نەی هەڵە دایکیان ببینێت بە هەمان شێوە قابوو بۆیە ئەمەڵی شریعەت ڕێگەمان لێگرێ نابێ ئەم زوڵمە بکەی چ پیاوێک چ ئافرەت بێت یەک جا بوونەتەوە کەیفی خۆتانە مشکلە نییە بۆ من ئافرەتێکی چیکوسلۆڤاکی کاتێکە لە مێردە کوردەکەی جابۆتەوە منداڵێکیان لە بەینایە ڕێگر نییە کە هەر کاتێی بینێ ڕێگر نییە کە هەر کاتێ سەدانی ئەکای باتە دەرەوە قسەی لەگەڵا ئەکا تەلەفۆنی بۆکار ڕێگر نییە ئافرەتێک هێشتا بەحساب کە مسلمانیشە ئەو مسلمانەتی ئەو نییە بەڵام ئافرەتێکی کورد کە هاوزمانی خۆتە کە تەنها خزمی مێردەکەیشەتی کاتێککە جیا بنەوە ئەم جابوونەوە بێتە سەبەبی ئەوەی کە من لەمە دواناهێڵە منداڵەکان ببینی بڕۆ لە ڕێی محاکمەوە بیبینە ئەخت مهێنان و بردن و محاکم و محامی و بەزم و ڕزم و جوشانە ساڵی پێدەچێت دەیان ساڵیشی پێ ئەچە جاری وایە ئەمە تون دوتیژی دروست ناکات دەوام تونی چش بۆ ئەم پیاوە بغزی خۆی خواتەوە تحملەکە تا ڕۆژێ بەسەر تحملی نامێنێت و لەوە کاردانەوەی خراپی هەبێ بەرامبەر بە منداڵ بەرامبەر بە ژنەکەشی بینیشمان لە وڵاتانخراوە کە منداڵەکان لە ڕێگەی یاساوە ببین بەڵام ئەمە بەپی یاسا باشتر نییە لە هەمان کاتدا ئەوەی کە تۆ کەرستەیەک وەک منداڵەکان وەکو کەرستەیەک بەکاربێنی ئەوە کە کاتێک ئافرەتێک یا پیاوێک پەنا ئەباتە بەر یاساکە بۆ بینینی منداڵەکانی هەردوو لای هەردوو تەرەفەکە تەنها مجرڕدن بۆ بغزاندنی بەرامبەرە ئەگینا من بزانم بۆ نمونە ژنەکەم ئافرەتێکی چاکە و ڕێکوپێکەوە بۆ منداڵەکان چاکە چ پێویستەکە من ئەم کێشەی بۆ دروست بکەم ئافرەت وەرەقەی چێکە ئاتیادیە تۆ با منداڵەکان لای تۆ بێ بە هەمان شێوە ئافرەتەکە بزانە کە مە باوکێکی چاکە ڕێکوپێکە مشکلەی نییە لە منداڵی نەداوە مەسروفاتیان ئەکێشێ باشە چ پێویستەکە ئەم ناوی منداڵان و قمانە بەرتە قەضاوەتێکی محکەمی لە ڕێی حاکم و محامی و کۆمەڵە کێش و مەشاکلی ئیداریان بۆ دروست بکە باخ احتیاطی لە بینی خۆیانە سەلام و کەلام و برایەتیان هەبێ خۆ ڕۆژ لە ڕۆژان ئەگەر منداڵەکان لای ئافرەتەکەش بێ دەیان جا بە ئافرەتەکە متووە باشە ڕۆژە نەخۆش ناکەوی ئەم منداڵانە بکەوێتە دەستی سۆشیالەوە ڕۆژە تووشی مردن نابی بمری ئەم منداڵانە بکەوێتە دەستی سۆشیالێکەوە ئەی بۆ ئەو پەتە ناهێڵیتەوە لەگەڵ پیاوەکە تا ئەگەر ڕۆژە لە ڕۆژان تۆ نەخۆشکەوتی یا مردی یا شتێک لە هاو منداڵەکان بچنەوە لای باوکیان پرسیارێکی زۆر لە بیکەیفۆر پێمان گەیشتووە بابەتی خیانەت و سکاڵاکردنی بەبێ دەرەنجام سکاڵاکردنێک کە پێویست نەبکرێت کراوە ڕاست هاتینی بەلێشاوی کورد بۆ وڵاتانی ئەوروپا بێگومان لە خۆشیان نەبووە کە لێرن لێک جا دەبنەوە بەبێ هیچ کێشەیە ئەمانە ئەگەر شتێکت هەبێ لەسەر ئەم بابەتە بێت بەلەوەی بچینە سەر بابەتی خیانەت قسم هەیە و ئیشارەتیشم زۆر جار پێداوە بەداخەوە قسەیەکە دەکەم جیلی سەرەتای 2000ەکان کە دوای گەنجانێک بوون کە هاتن دوای لێت لە 2004 و 5 و 6 ئەوانە وەردە دەخێنەوەیان دروست کرد هەتا ساڵی 2015کان لە دوای 2015 زۆر چاکن لە دوای 2015ەوە هەر ئەم خەڵک جیلانی تر کە هاتوون بە خێزانی بە تایبەتی کە هاتوون جیلێکی زۆر خراپن بەداخەوە زۆرینەی کێشەکانیش ئەو جیلن بڕۆ سەیری ئەوانەکە کە لە 2000ەکان لە وڵاتە دەمزان بە دەگمە کێشیان هەیە مشکلیان هەیە قەزای ئەخلاقیان هەیە لەوەچە مەسەن تداخلێکی کەس و کار هەبێ شتێکی تر هەبێت ئەوانە بەڵام زۆر کەمتر بە هەموو جۆرەکانیانەوە بەڵام ئەوانەی کە لە دوای لە شاوەکۆ کە کاتوون گەنجەکان بە تایبەتی داخستنی هەموو دەرگاکان لە نێوان خێزان بۆ چارەسەرکردنی کەیسەکانیان کێشەکانیان گەیشتە ئاستێکی ئەوە کە دەستبەردار بیت تەنها ناوەندە ڕۆژمیدیەکانی کوردیش لە بەریتانیا من لەگەڵ زۆربەی پارێزەرەکان کە لە بەرنامەی داهاتوو بیکەیفۆر چاوتان لەسەری بێ بێگومان ئەو پرسیارانە هەموو دەکەین و لە جەنابی شتمان کردو ئێستش دەمانوێت دیسان پرسیارە لێ بکەینەوە خیانەت
بابەتێکە تێگەشتن کە بۆتە گرفتێک بەڵام زۆرینەی ئەو کێشانی کە بوونەتە کەیس لە یاسادا لە وڵاتی بەریتانیا بۆ ڕوبڕووبوونەوەی ئەم قەیرانە بۆ سەر گەلی ئێمە وەکو کورد لە بەریتانیا مناڵەکانمان زۆر لە دەستداوە ئێستا پێویستە داوا لە چی بکەین چی بکەین لەگەڵ برایانی پارێزەر لەگەڵ برایانی هەموو پێکاتەکانی کورد لێرە بانگەواز ناکەن کە کاتی ئەوە هاتووە دەست پێ بکەین بۆ چارەسەرکردنی ئەو کێشانە بانگەواز دەبێت لە هەموو شارێکە دەست پێ بکرێت البەتە نەک لە یەک شارەکە تۆ من شارێکی لەم شوەکەم شارە بە نمونە بێنینەوە شارێکی بچکۆلەیە باشە نزیک بە 2000 عائلەی تیا هەیە لە 2000 عائلە بمانەوە نەمانەوە لەوە چە مەسەن بۆ 200 عائلە کێشەی هەر هەبێ بە طبیعەتی حاڵ وەکو پێم وتی کە کاتێکە لە هەر شارێکە کە دەستمان پێکرد لەکوێ لە سنتەرەکانەوە دەست پێ بکەین سنتەری ئێمە کوێیە مزگەوتەکانە لە هەر شارێکە مزگەوتی دوانمان هەیە لە مزگەوتەکانەوە دەست پێ بکرێت پیاوەکانیش و ئافرەتەکانیش ئامۆژگاری بکرێت و ڕخنیان لێ بکرێت و سەرزەنیشتیان بکرێت لە بەرامبەر چی لە بەرامبەر پیاو نابێ خائین بێت بەرامبەر بە ژنەکەی پیاو نابێ ڕەزیل بێ بەرامبەر بە ژنەکەی پیاو نابێ دڵپیس بێ بەرامبەر بە ژنەکەی دڵپیسی ئەو پرسیارە بوو کە زۆرینەی هاونیشتیمانیانم بۆ بیکەی فۆریان ناردووە هاوڕێم ژیان بەڕێوەبەری تەلەڤیزیۆنی بیکەی فۆر بۆ کاروانی کاری ڕۆژانە پرسیارگەلێکن ژیان ئەو کاتت باش دڵنیام کە لە وەڵام دەدەی ئەو پرسیارانە ئاڕاستە دەکەم دڵنیام بەڵێ ڕەوە سڵاتان وەسپاس کە باخی ئەدەن بەم بابەتە گرنگە ئەویش بابەتی جیابوونەوە لە یەکترازانی خێزانەکانە لە ناو بەریتانیا بێ یاخود لە دەروی بەریتانیا بێ دیارە ئەم دیاردەیە خەریکە ڕوو لە زیادبوونەکە یاقارێککە ڕۆژانە ئەمە کارە ناهەموارە ڕوو ئەدات لە نێو خێزانە کوردەکانە من وەک ژیان یعنی هۆکارەکانی ئەگەڕنەوە بۆ چەند شتێک یەک لەوانە کە خەڵکەکە قەناعەتی نەماوە یعنی قەناعەت بۆ هەبێ کە هەتا چاو لە مولەم وەکە قەناعەت چاو لێکەری سۆشیال میدیا کە خەڵک لە جاتی ئەوەی شتی باشی لێوە فێرە بێ ئەچێ شتی ناڕاست و نادروستی لێوە فێرە بێ و هۆکارێکی کەی گرنگ ئەویژە بۆیە کاتێکە خێزانەکان کێشانە بێ یەکێ لە خێزانەکان پەیوەندی ئەکات بە کەسێکی نەشیاوەوە لە سۆشیال میدیا بەس لەبەرەوەی لە سۆشیال میدیا دەرکەوتووە هانای بۆ بنوازان ئەو کەسانی کە لە سۆشیال میدیا دەرکەوتون زۆر مهمن زۆر شت ئەزان زۆر ئەزمونیان هەیە لەبەرەوە بەڕاستی ئەوە هەڵەیە ئەو بینینەتان نەبێ بۆ هەموو کەسانی سۆشیال میدیا بە شێوەیەکی گشتی با بۆتان باس بکەم بۆ من خۆم شاد حاڵی بابەتێکم کە ئافرەتێک و پیاوێک جیابوو بوونەوە پیاوەکە ڕۆژانە لەسەر سۆشیال میدیا ئەگریا ئەوی ژنەکەی لە ماڵی یەکێ بوو لە سۆشیال میدیاکان پیاوی بۆ دۆزیەوە کابرای سۆشیال میدیا پیاوی ئەدۆزیەوە بۆ ژنەکە هێشتان ژنی بوو کابرا ئەگریای ژنەکەم لەبەر ئەوە هۆکاری سەرەکی ئەم کێشانەی خێزانەکان یەک قەناعەتە دوو چاو لێکەریە سێ سۆشیال میدیا چوار پەنابردن بۆ کەسانی هەڵا تکایە بیر بکەنەوە بزان کێ هەڵەبژێرن دڵی خۆتانی بۆ بکەنەوە تکایە پەنابەرن بۆ کەسانی پسپۆر لە بواری خێزانە لە بواری پەروەردەیە کەسانی یاسادارک یعنی کەواتە یاسا بزانێ ئەم شتانە زۆر گرنگە لەبەرەوە تکایە ئەکاتان لە خۆتان بێ شیرازەی خێزان تێک بێ بەدڵنیاییەوە من دەمێ ئەو پرسیارە بکەم و دەمێژ وەڵامی خێراش وەرگرم دڵپیسی کاک ڕۆزیان بە طبیعەتی حاڵ باشە غیرەیە لە پیاوە هەر پیاوێک ژەم غیرەیە نەبوو بەڕاستی لە پیاوەتی خۆی لێ بترسێ بەڵام ئەم غیرەیە نابێ بە ئەگاتە ئاسێک لەوەی کە ژیانی خێزانی لە ئەنجامی دڵپیسی و غیرەبوون بەرامبەر بە ئافرەتێکە تۆ ژیان لە خۆت تێک بدەیت مەسەلەن پیاوێک دڵپیسە بەرامبەر بە ژنەکەی هەر لە خۆ واهیمەیەکی بۆ دروست بووە بەمان نەمانەمە شەیطانە باشە کە تۆ شتێکت نەبینیوە خراپەیەک لێ نەبینیوە و کەسێ بە خراپە باسی لێ نەکردووە و بەڵگەیەکی مەلموس ناتۆ بەردەستە کە ئەم ژنێت تۆ ئافرەتێکە لەو ئافرەتانی کە
کە تۆ گومانی خراپەی لەکەی چ پێویستە خۆت بخیتە ناو خەفەت و مەراقێک و ناخۆشی و ناڕەحەتێک و تەنگە نەفەسێک و تەنها تووشی نەخۆشی نەفسیشیەکە باشە ئیشی بۆ ناکرێت بیری لێکاتەوە بێتاقەت ئەبێ ناڕەحەتە بێ نانی بۆ ناخورێ دایمە لە واهیمەیە ئەژی جا بۆ ئینسان خۆی خاتەنە ئەم واهیمەیەوە بۆچی چونکە کە خۆی خستەنە ئەم واهیمەوە ژیان لە خۆی و لە ماڵ و منداڵەکەی تێک ئەچێت و ژیانێکی چۆن ئەڵێ لاسەنگ دروست ئەبێ لە ماڵەکەدا ئیسراحەت لە ماڵەکەدا هەڵدەگیرێت کاڕ ڕۆزیان ئەمە ئیشارە بە شتێکی تریش بدەم ئەوش ئەوەیە دروستبوونی کێشە خێزانیەکان باشە ئەلبەتە چەپڵە بەدەستێ لێ نادرێ هەم پیاوەکۆم ئافرەتەکەش کێشیان خەتایان هەیە لە قەزەکاندا ئێمە بە حکمی ئەوەی کە زۆرە لە کێشەکان تداخلمان کردو لە چوونەتە ناو قەضایەکانەوە من دەڵێم لە 170 کێشە ئافرەتەکانە پیاوانیش کێشیان هەیە ینی کێشەکان ئافرەتان خانمان دروستی دەکەن باشە من چوومەتە کێشەی ئافرەتێکەوە بە طبیعەتی حاڵ هیچ مبررێک نییە لەوێڵە من پیاوەم ناوێت باشە لە کاتێکا ئەم پیاوە بە هەموو شتێ ڕاستیە ئەڵێ غەڵەتێکشم کرۆ گەردن مازاکە دۆشان چون بناتە قەزەیەکی ترەوە ئافرەتەکە لە بەرامبەر تۆڵەسەندنەوە لە پیاوەکە وتەتی خیانەتم لێ کردو هەر بە ئاشکرا تێگەی پیاوەکە ئەوشی قبول بووە بەڵێ پیاوەکانمان هەیە بە طبیعەتی حاڵ بەڵام هەموو پیاوێک یەکێک لە محامیە گەورەکانی عێراق ئافەتە دەڵێ لە 198 ئەوانەی کە شیرازەی خێزان هەڵدەوەشێنەوە بەدەستی خۆیان ئافرەتەکانەوە باسی عێراق دەکا ئەڵێ پوچوم کە هیچ پیاوێک ئامادە نییە دوای ئەوەی کە ئەم هەموو هیلاکەت و ناڕەحەتی چشت خێزانێکی نابێت و بە ئاسانی هەڵیوەشێنێتەوە ئەگە پێچوانە بوو پیاوەکە ئەم هۆکار بوو هەیە پیا هۆکار هەیە پیامان هەیە داوێن پیسە خیانەت لە ژنەکەی دەکات خراپەکاری بەرامبەر دەکات پیامان هەیە ڕەزیل و پیسکەیە پیامان هەیە بە دڵی پیسە لە بەرامبەر ژنەکەی پیامان هەیە ڕێز و احترامی بەرامبەر ماڵ و منداڵەکەیشی نییە بەڵام ئەوەش بزانێ وەکو وتم زۆرە کێشەکان کە هاتوتە لای من ئەکفێرەتی ئافرەتان بووە پێویست ناکەم لێرە بۆ منە بڵێم فلان کەسەوە کێشەیە بە فلان کەسەوە کێشە بووە ئەگرێتە عەقلێتی تۆوە پیاوێکە خاوەنی ماشەڵای لێ بێ 9 ملیۆن پاوەند زیاترێکە خاوەن و ماڵ و حاڵی خۆیەتی دایکی بەهەتیوی گەورەی کردووە ژنی لێرە بڵێ تۆ نابێ یارمەتی دایکت بدەیت لە کوردستانە بەڕەوای نبینێ لە مانگێکە 100 پاوەند بداتە دەستی دایکەکەی کە بەهەتیوی گەورەی کردووە لە کاتێکا ژنەکە لەو پەڕی ناز و نیعمەتوانێ لە من ئەپرسێ ئەڵم باشە پارەکەی ژنەکەت یای خۆت ئەڵەما سای خۆم ئەڵەمەگەی خوی ژنەکەت بێ حەقێتی شەرع ڕێگەت پێدەدا بەزەگەری خۆت بۆی نییە ئەڵێ وەڵڵاهی خۆمە وەتەنانەت بە دایکی ئەویشی دەدەم بە دایکی قبوڵە بەس بە دایکی تری قبوڵ نییە بۆ تەماشاکە کێشەکە لەوە دووسەر هەڵە دەکات لە تێگەشتنی خێزانی بەتاکید فاکتەرە بۆ ڕوودانی ئەم ڕووداوانە بەتاکید یعنی بۆ نمونە ئافرەتێک کە قبوڵی بێ مەسەڵەن یارمەتی دایکی خۆی بدا بۆ قبوڵی نیە یارمەتی مێردەکە یارمەتی ئەویش بدا بە هەمان شێوە پیاویشمان هەبووە نەیتوانیوە مەسەڵەن بۆ پیاوانە دەستگیرۆی ماڵە خەزورانەکەی بکە کە فەقیر بوون لە کوردستان چون بتوانێت ئێمە الحەمدولله ئەمانی کە لێرن هەمویان خاوەنی داهاتێک و شتێکی خۆیانن ئەتوانن هاوکار بن بۆ برا بۆ کەسوکار بۆ خزم بۆ دۆستەکانیان بۆ حبابەکانیان کێشەیەکی تر کە ئەوە هەیە مەوە کۆتایی پێبێنم ئەویش ئەوەیە کە مامۆستا ڕەوەس ئاهەنگ و حافلە کوردیەکان شیرازەی عایلەکانیان لە بەریتانیا و لە سوید و لە ئەوروپا تێکداوە ئەگە کۆبوونەوەی کوڕ و کۆبوونەوەی خوشکان و پیاوان مامۆستایانی بیر و باوەڕ لە مزگەوتدا چێشان دروست کردێت تۆ پێ دوایە ئەوەش ئاخر ڕاستە لەسەر ڕووداوێکە لە هۆڵی مزگەوتێکدا شتێکی وا ڕووی ڕاستە بەڵام ئەوە لە سەد چەنە ئەمە ئامارەکە دەستم نەکەوتەوە تەنها دوو دانم بۆ نمونە من لە 1 ساڵدا دوو ڕووداوی ئەوان دانێکیان لە نیوکاسڵ بووە دانێکیشیان لە بێرمینگام جوانە کاتە حسابی ئەو کە بڵێ لە 102 بووە وایە یا بڵێن لە 103 بووە بەڵام ئاماری حەفلە و گۆرانیەکان و هەڵپەرچیەکان و تێکەڵاوبوونی ئافرەتەکان و کارە ناشەرعیەکانن ئامارەکانیان بۆ 160 تێپەڕی کردووە معقولە ئافرەت و پیا و کاتێکە چنە حەفلەیەکەوە ئافرەت بۆ پڕی جوانی خۆی ئەڕازێنێتەوە دوایی کە دێتەوە پیاوەکە بە شەڕ لەسەر چی کێشەکان بۆ دروستە بێ غیرە دروستە بێت لەبەرەوەی ئافرەتەکە لە حەفلەکە لەگە دەستی کوڕێکە هەڵپەڕیوە پیاوەکە لە بۆچی دەستی گرتووە دوایش خڕ کێشەکەیت و لای مامۆستا ئاینەکە وەڵام مامۆستامە کێشەمان هەیە ئێمە مامۆستا دەڵێ کاکە مەچنە ئەو شوێنانە با کێشەکەتان بۆ دروست نەبێ کابراش دەڵێ کاکە مامۆستا من چی بکەم ژنەکەم بە زۆر ئەڵێ با بڕۆین کەواتە کێشە لێک تێگەشتنی خێزانیە بەلەوەی کە بچن بە هۆڵی ئاهەنگ لێک تێگەشتنی خێزانەکانە بەڵام لە هەمان کاشە وەکو باسیشم کرد نەبەزاندنی سنوورەکانی خوایە سنوورەکانمان ڕاگرت سنوورەکانمان ڕاگرت بە طبیعەتی حاڵ سەدێت تۆ دروستەکەی لە بەردەم ئاوێکە ئەم ئاوە گل دەداتەوە دوای ئەم ئاوە بەروبوومێکی زۆری هەیە ئیسفادی خواردنەوەی لێکەی کشتتوکاڵی لێ دەکەی داهاتێکی زۆری لێ دەبێ وایە بەڵام کاتێک ئەم سەدەمە تەقاند و ئەم ئاوە ڕۆژ هیچ ئیسفادێکی نابێ بۆیە خوای گەورە
كباباسي حدود ما بدكا ولا تلك حدود الله فلا تعتدوها اما السنوركاني خويا مي بزينين كاتك السنوركاني خويا ما بزان وكو امبر بس اويه لبردن لا ببري لبردن خزانه كاننا خزانه كان يعني بارزو خوي من كان شو تصرفاتك جنكاني شو تصرفاتك يا شو تصرفاتك قامت شبوانك بونته هوكال لا لا بتابتي لهولي مزغوت كان لا برسا كان لا حبوا ليله قدر قيشته مالو جابته زاني لەگەڵ ڕێزمە وەکو پێم وتی هەموو کەسە پێ ناوتێ بڵم لێرە ڕووی داوە ڕاستە مامۆستا ئەمە ئەتراف بەوە دەکەین مامۆستا هەبووە کە چۆتە کێشەی عایلەیەکەوە کە پێی حەل نەکراوتە دی دەکولە دەتی هەڵە تەلاقی بدە مەکەی بەشەرە ئەم قسەیە زۆر غەڵەتە بۆ مامۆستای ئاینی ئافرەت چەند غەڵەت بێ پیاو چەند غەڵەت بێ ئیلا قسەی خێر نەبێ مامۆستا ئاینی بۆی نێبیکە بوو چوار ڕۆژی هەر ئەگەنەوە بە یەکتری کە کاتێک گەیشتنەوە بە یەکتری ئایبێ بۆ مامۆستاکە دەگەڕێتەوە چونکەکم دایمە ئێمە پێغەمبەری خوا عەلەیهی سەلام سەربەشقمانە پێغەمبەری خوا عەلەیهی سەلام دایکە عائیشە جاری وا بوو تووڕە بوو پێغەمبەری خوا عەلەیهی سەلام ئاوا پێوە دی عائیشە تووشی حاڵەتی عادەیی بویت کە لە ئافەت هاتوو دروستە بێ فەرمووی ئەی پێغەمبەری خوا وەڵا وام لێ هاتووە فەرمووی سەبرت لەسەرەکە ماتە شتێکی ئاساییە ئافرەت هەموو دەقیقەکە لەسەر خۆی نییە پیاویش هەموو دەقیقە لەسەر خۆی نییە پیاوە چێ دەرەوە خەریک کار و کەسابەتە و خەریکی هیلاکەتە کاتێتەوە بۆ پڕی هیلاکەتەوە بێ ئافرەت ماڵەکەی بۆ بکا بەچی بکا بەهەشتێ دوا پرسیارم ئەوەیە بەڵێ ئەوەی کە کۆبەستی کۆمەڵاتی نیشتیمانی داوای دەکا بڵێ پەروەر لە خێزانەوە دەست پێ بکەین تا نیشتمان پەروەری جوانە ئێوە پشگیری 100% بکاکە ڕەواز ئێمە وەکو گەلی کورد کە ئەم کێشانە هەیە لەناو قەومەکانی ترشە هەیە زۆریشە و زۆریشە بە تەبیعەتی حاڵ بەڵام جاری وا هەیە قەوم بۆ قەوم فەرقی هەیە ئێمە لە بری لە سەرەتای ئەم کێشانەداین ئەمانەوێت گەورەتر نەبێ و بەرفراوانتر نەبێ خەمی لێ دەخۆین بەتاقەت دەبین و تەنانەت ئێمە یەکێ لە خوشکانی کە جابنەوە بۆ نمونە حەقی خۆی بۆ جابەتەوە مردەکەی بەدڵ نەبووە مردەکەی مەسەلەن مەسروفی نەکێشاوە یا حەزی بەوە نەبوو کە لەگەڵ ژانی لەگەڵا بێتە سەر شەرع ڕێگەی پێداوە کاکە جابەرەوە بەڵام خوشکی خۆم تۆ بۆچی بەتاقی تەنیا ماویتەوە شوش ناکەیتەوە باشە من دایان ئافرەتەوە پەیوەندی پێوە کردو مامۆستا شو بکەم ئەم پیاوە هەیە بەدڵم نییە ئەم پیاوە هەیە وەڵاهی حەزم لێی نییە ئەم پیاوە هەیە وەڵا جارە بیری لێ ناکەمەوە ئەمە بۆ خۆی علامەتی استفهامەکە لەسەر خودی ئەم ئافرەتە تۆ گەر ئەم پیاوە خراپ بوو پیاوانی تر خۆی ئەنجە بایەخش بەلای خۆشم بڵێم نە پیاو نە ئافرەت 100% مکمل نین لە ژیانی هاوسەریدا پیاو کۆمەڵەکەم و کورتی هەیە ئافرەتیشکەم و کورتی هەیە ئەبێ ئەم چۆن ئەڵێ چاوێکی لێ بنوقێنێ بە هەمان شاوی چاوی لێ بنوقێنێ لەبەر خاتری چی لەبەر خاتری منداڵەکە ژیانت لە خۆت تێکداوە وەک برای بەڕێزم حاجی عەتا پێڕاگەاندین کە دڵپیسی ئەگەرێکی خراپە ئەگەر هاتوو دڵپیسەکە بوو بە ئاستێکی باڵا بۆ تێکدانی شیرازەی خێزان دەبێ هەر ئێستا و دوای بینینم ڤیدیۆیە چاود لەسەر بیکەفێڕ بێ و گوێبیستی قسە بە نرخەکانی ڕێزدار بانکخوازی کورد لە بەریتانیا حاجی عەتابی ڕاستە و خۆواز لە دوودڵێ بێنیت خێزانەکەت پیاوەکەت زۆر باشە لەوەی کە لە مێشکتدا وا بیری لێ دەکەیەوە ئێمە وەک تیمی بیکەیفۆ بەردەوام دەبین لەگەڵ تێگڕای ناوەندەکان بۆ گفتوگۆکردن لەبارەیەوە وەک بیستان جەنابیان دەڵێ زەرە دوزیانەکە بۆ هەردوولایەنە و ئەوەی کە زەرت دەکا هاونیشتیمانی خۆمانە چ لە پیاوان و چ لە خانمان ڕێگی ڕیچەڵی بانکخوازەکان و بانگەشەکردن بۆ چارەسەری تێکڕای پێکاتە کوردیەکان لە بەریتانیا دەبێت بە بابەتێکی کراوە وەک چۆن کۆبەرسی کۆمەڵایەتی نیشتیمانی دەستی پێکردو و ئێمەش دەست پێ دەکەین بە پشتیوانی خودا و بیکەیفۆ بەردەوام دەبین ڕەوەز مستەفام ئێستا لە بێرمینگامم لە وڵڤرامتۆنم تەنانەت لەو جێگام کە تۆ من دەبینی